طبعا ئێمە ڕۆژە لە کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان لێرە بەشدار نەبووین و هەر نەشمانزانی بۆ لە ڕاستیان من هەر دوای ئەوە ئەگاداریان کردمەوە کە کۆبوونەوەیکی لەو شێوەیە بووە. لەبەرەوە ئێمە بەشداریمان نەکردو و واژۆمان لەسەرەوە بەیاننامەیە نەکردو چونکە نەمانزانیوە چیتیایە بەشدار نەبووین تا ئەوەی کە ئیمزای بکەین یا ئیمزای نەکەین. ئەوە لەلایەک لەلایەکی تریشەوە بەنسبەتی عەبدوڵڵا ئۆجەلانەوە کەسایەتێکی سیاسی کوردە لە کوردستانی باکوور خەباتێکی بێوچان و دیاری کردووە و پەکەکە حیزبێکی کوردی تێکۆشەرە و هەوڵی داوە لە پێناو سەرخستنی دۆزی ڕەوای کورد لە تورکیا. سەبارەت بە پەکەکە ئێمە ئەمان وایە کە پەکەکە دۆزی ڕەوای کوردی لە پشتە و پشتیوانی لە دۆزی ڕەوای میلەتەکەیەکا و مافی خۆیەتی و ناچێتە بازنەی تیرۆرەوە کە خستویانەتە ناو لیستی تیرۆرەوە. بەنسبەتی عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئەوەندەی کە ئێمە دوور و نزیک وەکو کوردایەتی خاڵی هاوبەشمان هەیە لە بەینە و ئێمە پشتیوانی لە ئازادکردنی یەکەین و پێمان وایە عەبدوڵڵا ئۆجەلان ئێستا ضرورە بۆ کۆنتڕۆڵکردنی پەکەکە یان بۆ ئاراستەکردنی پەکەکە کە ئێستا ئەگەر ئاپۆ لە دەرەوە بێ ئیدارەیەکی باشی پەکەکە بکە ئەتوانێت مدارا بکە لەگەڵ ئەو بارودۆخە سیاسی کە ئێستا لە تورکیا ئاگوزەرێ و واتوانێت گۆڕانکاریەک لە ساحەی سیاسی کوردستانی باکوورە دروست بکە. هەرچەند ئەمە بەڕاستی لێکدانەوەی زۆری ئەوێ وە قسەی زۆر هەڵەگرێوەز ئەوەی کە پێویستە ئێستا من جەناب ئەرستان بکەم ئەوەیە کە ئێمە پشتیوانی لە ئازادکردنیەکەین و ئەوەندەی پێمان بکرێ پێمان خۆشە ئازاد بێ ئەویش چونکە ئێمە مامۆستا عەلی باپیر قسەیەکی جوانی هەیە ئەڵێ هەتاوەکو زەمینەی ئازادی لەبار بێ ئیشوکاری ئێمە باشتر و چاکتر جێ ئەگرێت چکە ئێمە پەیامێکمان لە پشتە پەیامێکی ئیسلام کە پێمان وایە لە هەموو ساحە و لە هەموو ساحە و گۆڕەپانێکە هەتاوەکو ئازادی زیاتر دەستەبەر ببێ باشتر دەتوانین بیچەسپێنین چونکە ئەمە منافەسەی هەموو پەیامە دەستکردە دنیاییەکان ئەکات. من پێم وانییە کاریگەریەکی زۆری هەبێ ئەمە تەنها کاریگەریەکی ئیعلامی هەیە هەرچەند ئێمە پارتە سیاسیەکان بەداخەوە زۆر جار لە ڕابردوو توانراوە دەستێک بخرێتە ناومانەوە دژی یەک بەکاربین. لە ساڵی 92 هەموو حیزبە کوردستانیەکان بەرەی کوردستانی بەشداری شەڕێکی پەکەکەیان کرد. ئەوە تەنها حیزبێک کە بەشداری ئەو شەڕی نەکردو بزوتنەوەی ئیسلامی بوو کە ئێمە ئێستا درێژکراوەی بزوتنەوەی ئیسلامین و خەباتی بزوتنەوەی ئیسلامی بە خەباتی خۆمان نەزانین. ئێمە بووین کە نمان هێشت بەڕاستی تفەنگەکانمان لولەی تفەنگەکانمان کە ڕوو لە دوژمن و لە سەدام و لە بەعز بوو بیکەین ڕوو بە پەکەکە و کوردێک و لەوێ و کوردێکی پێ بکوژینەوە تەنها هێزێک کە توانیوێتی بەرامبەر بە حیزبە کوردستانیەکان بوەسێتەوە بڵێ ئێمە شەڕی پەکەکە ناکەم بزوتنەوەی ئیسلامی بوو. ئێمە ئێستش قەناعەتمان وایە پێویستە ئێمە تەبابین هاوکار بین و هەماهەنگ بین لەسەر لانی کەم پرسەچارە نووسازەکانی میلەتی کورد کە ناکرێ هەر یەکەمان لە دۆڵێک و بە ئاراستەیەکا بڕۆن چونکە ئاوها میلەتی کورد میلەتێکی بەشخوراوە میلەتێکی بەژمەینەتە میلەتێکی مافخوراوە مافەکانمان بەم شێوەیە دەست ناکەوێت. ئەگەر تەبابین هاوکار بین پێکەوە بین ئەتوانین هەنگاوێکی باش بنین.